حسرت دلمن شو عن شو عالم تو ظالمي تو خايني يا رامن استريت شعب من شو بحلوت شما تجدل من درناك يا رامن استرانبیش بجدار اوریکل وین تیوی آماده و میوان جیجی بو هندیک و رابطن درست کردن کلیپ آخر دوی بجدار برین هاجیما و چاپه که افنه کد گلتا که روسا دا دیار کنی که ایک جا تراکین البوماتا دیتا کلیپ کرن گیرو بو اگر چه بون؟ بله پیشچی سلاو رزم هی بوتان و بو بینرانی برنامه فوکوس من بەری ماوەیەک پێشێستا هاتین قسەمان کرد لەسەر کلیپکردنی تراکی مادەی نامەی ڕەش لە ئەلبومی نامەی ڕەش ئەوە بوو لەسەر هەندێک شت ڕێک نەکەوتین و دواییش ماوەیەک دواکەوت ئیشەکان و وەهاش باشتر بوو دواکەوێت لەبەرەوەی وین و ئێمەش دایمان لە هەوڵی ئیشی جوان داین و ئێستا لەگەڵ نەفسی ستاف کار دەکەینەوە ئینشەڵڵا هەر بۆ کلیپکردنی نامەی ڕەش و حتا منیش لە خلالی ئەم چەند مدەتە دەنگم داخڵ کردەوە بە شێوازێکی باشتر نامەی ڕەشم بووتەوە حتا مایسترینگ و هەندێک شتی جوانتریشمان کرد لە گۆڕانکاریمان لە میوزیک کرد و ئێستاش هاتوومە لەگەڵ وین لەگەڵ نەفسی ئەو ستاوە جوانە ئیش دەکەینەوە ئینشەڵڵا و لەو نزیکانە دەست بە کلیپ دەکەین بەشدار ئەگەر چۆن تا سترانە دووبارە کراوە وەکو تۆمارکردنەوە دەنگی و ماستنی طبعاً بەخۆم کاتێکە ئەو سترانم پێش ساڵێکی لە ستۆدیۆکان تۆمار کرد هەندێک نەقسی تێدا بوو لەڕووی هەم لە ڕووی میوزیکەوە هەم لە ڕووی ئیفێکت و هەم لە ڕووی دەنگیشەوە پێم باش بوو بە شێوازێکی جوانتر پێشکەشی خەڵکی بکەم و بە شێوازێکی جوانتر ئەدا شتەکانمان کرد و ئێستا شتێکی جوان ئینشەڵڵا بەدڵی هەموو لایەک دەبێت ئەم باسی کلیپاکە بکەین کلیپاکە بم چاوە بوو ناف خەڵکیدا کلیپی یارا من تەبانەوە دیسانەوە دەتوانم بڵێمەوە بووە هۆی ناساندنی بەشدار بە خەڵکی بێجگە لە دەڤەری بادینان حتا لە ناو دەڤەری سۆرانیش هەولێر و سلێمانی و ئەو شارانە ناوەکی باشی داوە الحەمدلله دەتوانم بڵێم بووە هۆی ڕۆیشتنی ئەلبومی نامەی ڕەش و حتا بەخۆشم زۆر ڕام لەو تراکەم بوو و ئینشەڵڵا شتی جوانتریش دەکەین و چاوەڕێ بن بەشدار هزراکێ بوو تۆ تراکی هەڵبژێری یارامن و بادین و بزارەوەی بادینی طبعاً زاراوەی بادینی زاراوەیەکی خۆشە خاصەن بۆ گۆرانی و ئێمە ئیشێکمان کرد ئەوە نابتە ئیشی یەکەم و نابتە ئیشی کۆتاییش طبعاً ئیشی جوانتر دەکەین و ئینشەڵڵا بە زاراوەی بادینی کاری جوانتر و ئیشی باشتر دەکەین بەڵام هەڵبژاردننی و کلیپکردنی طبعاًەوە یەکێک بوو لە تراکە خۆشەکان و لەگەڵ جەماعەتیش قسەمان کرد و هەردوو لا بەدڵمان بوو دەستمان بە ئیشەکەی کرد ئەفکارە کیرات بکردن لە ڕووی میوزیکەوە لە هەولێر کاری دابشکردنی مامۆستا زانا کردی زانا ئەنوەر دەستخۆشی لێ دەکەم و سڵاو ڕێزم هەیە و لە ستۆدیۆی سۆڵۆ کاری تۆمارکردنی دەنگ و میوزیکشمان کرد بەس کرد نامەی ڕەشە دووبارە کرد تەلکیرە دووبارە کرد هەر نەفسی لە ستۆدیۆی سۆڵۆ و لەگەڵ بە یارمەتی مامۆستا زانا و کاک زیرەک حەمەدەمین کە تو گەشتە چ قۆناغت بۆ کلیپێ دلگیرێک کارکەی دەرێنەردێکی بیت قۆناغی کلیپکردنەکەی جارێ بڕیارمان لەسەر ئەوەی نەداوە کەی دەکرێت بەڵام لەو نزیکانەیە 10 ڕۆژ 15 ڕۆژ لەو نزیکانەیە و ئینشەڵڵا لەگەڵ کاکاو عادل ئیشی دەکەم چکە ئیشەکانی جوان بووم بەدڵمە بۆچی هاتووی تا پێم بڵێ کە هەموو کات نیگەرانی هاتووی بڵێ لە نەزانی ڕابردووی خۆت پەشیمانی لە نێو خەڵکی داوت بووت بەهاری عمری خۆم وەران بەدەستی خۆم تاجی عاشق و دڵی عەزیزێکم شکاند لە نێو خەڵکی داوت بووت بەهاری عمری
عمری خۆم وەران بەدەستی خۆم تاجی عشق و دڵی عەزیزێکم شکان. باش پەیوازت کێنە ئەوە تێکستی کاک ڕێدار سابیرە، چاوی ماز دەکەم سڵاو ڕێزم بۆی هەیە و ئاوازی کاک زانە ئەنوەرە. بژم ناوی بەرهەمێتە ناوی بەرهەموو ئەلبومەکەی نامی ڕۆژ بڵێ. زۆر سپاس بۆ سپاس.